لە چەند کاتژمێری داهاتووە کۆبوونەوەیەکی چارەنووساز لەبارەی درێژکردنەوەی پشووی خوێندن یاخود دەستپێکردنەوەی ماوەی خوێندن لە هەرێمی کوردستان قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان ئەنجام دەدرێت کە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەریەوەی هەیە لەسەرەوەی کە ئایا خوێندن دەست پێکاتەوە یاخود بە پێچەوانەوەی خوێندن دەست پێ ناکاتەوە و دووبارە بایکۆت دەکرێت یاخود بڵین دووبارە پشوو ڕادەگەێنرێت. دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەمڕۆ ڕایگەیاند کە ژووری ئۆپراسیۆنەکانی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ لایەنی پەیوەندیدار کۆبوونەوەیەکی چارەنووساز و کاریگەر و گرنگیان دەست پێ کردووە بۆ ئەوەی کە چارەنووسی خوێندن دیاری بکەن لە هەرێمی کوردستاندا وەکو واشکرایە پێویست بوو ئەمڕۆ خوێندن دەست پێکاتەوە وەکو ئەوەی کە لە ڕۆژمێری حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسی دەست پێکردنەوەی خوێندن دووبارە ئەمڕۆ دەستی پێکردایەوە لە بەروی کە شوەکان کۆتایی هاتوون و ئامادەکاریی تەواوەتیش کراوە لەلایەن خوێندکارانەوە بەڵام ئەم شەو ڕووداوێکی تا ڕادەیەک جیاواز بوویدا کە ئەویش تا ڕادەیەکی زۆر ناسەقامگیری دۆخی ئەمنی بوو لە هەرێمی کوردستان بەڵام هەرزوو چارەسەر کرا و بەرپەس درایەوە بەڵام لە هەمووشی کاریگەرترەوە بوو کە ئەم ڕووداوە کاریگەری لەسەر ئەوە هەبوو درنگانێکی شەو بەپەلا هەم وەزارەتی ناوخۆ هەم لایەنی پەیوەندیدار وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەزارەتی پەروەردە بە هەماهەنگی ڕایانگەیان کە ڕۆژ یەکشەمەواتە ئەمڕۆ دەوام نییە و تاوەکو کاتێکی نادیار پشوو درێژ دەکرێتەوە بۆیە ئەمڕۆ کۆبوونەوەیکی چارەنووساز و گرنگ لە کاتژمێر هەشت کە ئەنجامەکانی ڕادەگەیەنرێ ئەنجام دەدرێت و ئەو کۆبوونەوەی چێ لەو کۆبوونەوە بەشدارە ئەمە زۆر گرنگە لە بەروی کە ئەو کەسانی لە کۆبوونەوە بەشداریەکەن تا ڕادێکی زۆر بەرپرسی کاریگەر و هەروەها بەرپرسی باڵان و با تاالبانی جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان و وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەر پێنجیان ئەمڕۆ بەشداری و کۆبوونەوەیەکەن لەگەڵ کۆمەڵێک لایەنی دیکەیە و ئەمڕۆ ئەتوانمەوە بڵێم کە تا ڕادەیەکی زۆریش خوێندن یەکلایە بێتەوە بۆ ئەم هەفتەیە و بۆ ماوەکانی داهاتوو لە بروی کە تا ڕادەیەکی زۆر دۆخەکە بەلای کە سوکاری خوێندکاران و خوێندکارانیشەوە هەست بە دیاردەیە خود بڵین هەست بە حاڵەتێکی نامۆ دەکرێت بەڵام دوای کۆبوونەوەکە لە کاتژمێر هەشتا ئەوە یەکلا دەکرێتەوە کە ئایا خوێندن دەست پێ دەکاتەوە یاخود خوێندن دەست پێ ناکاتەوە و پشوو درێژ دەکرێتەوە و هۆکاری سەرەکیش بۆ دەگەڕێتەوە کە لەلایەن هەوڵەتانی هەرێمی کوردستانەوە بەردەوام گرنگی بۆ وادرێکە ئایا چارەنووسی خوێندن چی لێ دێەوە بەشێکی زۆری خوێندکارانیش کێسە بەشێکیان گەڕاونەتەوە بۆ داخلەکانی نێو زانکۆ پەیمانگاکان ئەمەش تا ڕادێکی زۆر بێتەوەی ئەوەی کە یەکلا بنەوە ئایا پرۆسی خوێندن لەم نێوەندەیە چی لێ بۆیە وەڵامەکە تاوەکو ئێستا ڕوون نییە بەڵام چارەنووسی خوێندن بەندە بە چەند کاتژمێری داهاتووەوە بێگومان دوای کۆبوونەوەکەش ڕاگەیاندراوی فەرمی دەبێ و نوێترین زانیاری لە بوارەیەوە ئاشکرا دەکرێت.